درەختی ئەم ناوچەیە، داری ئەم ناوچەیە چەند جۆرێکی زۆر ڕێکوپێکی تایە. بەڵام بەداخیشەوە لە هەمان کاتا هەندێک لەو گەشتیارانە کە سەردانی ئەم ناوچەیەکەن پابند نین بە پاراستنی ژینگە و سروشتەکەیەوە. پێنجوێن یەکێکە لەو شارۆچکە دڵگیرانەی کە بە دووری 96 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانیەوە. ئەم ناوچەیە پێش نزیکەی 500 ساڵێک لەمەوبەر شارەدەیەکی گەورە بووە، بەردەوام لە گەشەکردنا بووە. ساڵی 1921 پاش جەنگی جیهانی یەکەم، پاش ئەوەی کە حکوومەتی پاشایەتی لە عێراقا دروست بووە، پێنجوێن بووە بە یەکەی کارگێڕی ناحیا سەر بە قەزای گوڵعنبەر کە خورماڵی جاران بووە. پاشان لە ساڵی 1958-59 پاش کودەتاکەی عەبدولکەریم قاسم یەکە کارگێڕیەکەی بووە بە قەزا. بەردەوام لە گەشەکردنا بووە و ژمارەی دانیشتوانی ساڵ بە ساڵ زیادی کردووە. ئەم شارۆچکەیە، ئەم قەزایە کەشوهەوایەکی زۆر خۆشی هەیە و ئەم شارۆچکەیە یەکێکە لەو شارۆچکە ستراتیژیانەی کە لە دێر زەمانەوە ئینسانی تیاجێگیر بووە، کۆمەڵێک بڕاو بۆچوون هەیە لەسەر ناونانەکەی. هەندێک کەس ئەڵێن لە کاتی هاتنی لەشکری فلیپ ئەسکەندەر بەم ناوچەیە 5 یۆنانی بەجێ ماون، ئەو 5 شەڕکەرە 5 یۆنانی ئەم ناوچەیان ئاوەدان کردوێتەوە. هەندێک گەڵێن کاتی حاخامەنشیەکان کاتێک کە جوولەکە هێزێکی زۆریان بە دیلی هێنراون و دواتر لەم ناوچەیە جێگیرکراون، 5 جوولەکە لەوانە کە بەجێ ماون 5 جوون ئەم ناوچەیان ئاوەدان کردوێتەوە. هەندێک گەڵێن نەخێر 5 بنەماڵە کە سوکاری یەکن دوای ئەوەی کە تەیمور و جەنگیزخان بە دیل بردوونی پاش گەڕانەوەیان لە پێنجوێنە جێگیر بوون و ناویان ناوە پێنجوێن. ئێستا یەکە کارگێڕیەکەی پێنجوێن قەزایەکە زۆر قەشەنگکە نزیکەی 170 گوند بە چواردەوریا دابەش بوون. هەندێک لە گوندەکانە کەونە ناو دۆڵی پێنجوێن خۆیەوە، هەندێک لە گوندەکانە کەونە چەمی شلێر و ناوخواان لەگەڵ کانیزان و هەندێک لە گوندەکانە کەونە چەمی بوزان و بۆ ناڵپارێز و بۆ خوارەوە. ژمارەی دانیشتوانەکەی نزیکە ئێستا لە ناو پێنجوێن خۆیان لە ناو مەرکەزە نزیکەی 60,000 کەسێکە بێت. پێنجوێن یەکێکە لە ناوچە دڕفێنەکانی کوردستان لەبەر ئەوەی کە ناوچەیەکی باران مسۆگەرە و ڕووپۆشێکی دارستان و گیای سروشتی زۆر جوانی هەیە. قەتپاڵی چیاکان هەمووی بوون بە سەیرانگا و ئەوە وای کردووە کە خەڵک بتوانێت لە کاتی هاوینیشە پلەی گەرما ئەوەندە بەرز نابێتەوە وەکو شارەکانی تر. تا ساڵانی پێشوو لە 30 پلە بۆ 35 پلە لەوە زیاتر بەرز نەبووەوە، بۆیە ناوچەیەکی سەیرانگایە، ناوچەیەکی دڵڕفێنە، هەمیشە خەڵک حەزەکاتیایە بمێنێتەوە. سەوزی قەتپاڵی چیاکانی تا ناوەڕاستی هاوین ئەمێنێتەوە و وەکو شوێنەکانی تر نییە کە لە مانگی پوشپەڕایی تر سەوزی نەمێنێت. سەبارەت بە کەشوهەوای ئەم ناوچەیە ئەکەوێتە ژێر کاریگەری بۆرانەکانی کە لە دەریای سپیناوە ڕاستەوە هەڵەکەن. ئەمە وای کردووە تا پەڵە هەورەکان نزیک بکەونەوە لە پێنجوێن زۆرتر چڕتر ئەبنەوە، بۆیە پێنجوێن ناوچەیەکی باران مسۆگەرە، بەفرێکی زۆری لێ ئەبارێ. ئەگەرچی ئێستا بەهۆی گۆڕانکاری کەشوهەوای جیهان بەگشتی وەک ساڵانی زوو نەماوە، بەڵام ئەو باران مسۆگەریە وای کردووە قەتپاڵی چیاکان پڕن لە کانی و ئاوی جوان و سێ ڕووباری گەورەمان هەیە کە ناو پێنجوێن ئاوەکان کۆەکەنەوە. بەڕاستی کە بینیم ئاگرەکەتان کردبووەوە حەزم کرد بێمە خزمەتان جا پێم وا بێ ئاگرەکەش چاو تێ نەگرێشتە من هەڵەسم چاک لێنم حەزم لە چایەکە دەبزانە کوڵاوە برای بەڕێز دەبزانێکین کوڵاوە ئەگەر کوڵا بێت لەم سروشتەیە چای ئاگر ئایبینیە زۆر تایبەتە.
فيه بساكي جوات أبو درسي وڵات بقلي مالينا كان نانا کورە ئێوە دەست و چاوتان خۆشجا رستاني ميوان برام تا چاکە دەمە بێ مامە بۆ گۆرانێکمان بۆ ناڵێ کورە گۆرانێکی کوردەواری خۆشمان بۆ بڵێ ڕۆح چاوەکانی خۆش بێ با گوێمان لەو دەنگە زڵاڵە و بێ لەم سروشتە جوانەیە جەنابەت بتوانی ئەو عەزیەتەمان بۆ کێشی کورە با تۆزە هەوایە بگۆڕین کاکە لە شارەوە بۆ لادێ بۆ ناو سروشت بسم الله یاخوا سەلامەت بن ئینشاءڵڵا فەرموو ذات أولاد البرم في خشابكين داولا ميتكم بتويل قرب أجريك وكجيك ولو شاخا خاص بيني ركو بردو دماخا أترسم بمرمت خام قودا بوشن خوشي نديوات خاقل نديم لدنيا روشن أقر ما بيتو شادي لا دلكم شادي وزاو خاكم رفيق جان أبتي قليكم دل بدا خوا دل بدا خوا داي قرفتار خمس خوا خوي خصة داولة لي بسامن عقيبا وكشت كسجل خوي كريس قردان بابا بسر ما لو خان كخيلي أورب ومجنون دوام باليلي شرب خاتي جماعة یاخوا دەنگ خۆش بێ لەشی ساغ بێ دەنگ هەزڵاو بێ زانین چاکەمان دەم بووە مامەگیان چاکی شتێکن چا ئەبخۆینەوە وردە وردە بڕۆین بەلای ئەم سروشتە جوانەوە ئێمە ئەم ڕۆکاتوین بەرنمەیەکی جوان پێشکەش بە تەلەڤیزیۆنی ئاریان تیڤی بکەین يخوى بخير بن سر خاڵۆ لە سروشتا ئێمە ئەمەمان بۆ دانا بۆی پڵتە نێدە دەرەوە هەڵکەوتەی ناوچەکە بە شێوەیەکە کە دڵڕفێنی و جوانی ناوچەکەوای کردووە لە دێر زەمانەوە کەڵە پیاوی گەورەی تیا هەڵبکەوێت یەکێک لەوانە مامەسە مەلا عەبدوڕەحمانی گەورە کە پیاوێکی ئاینی بووە یەکێک لەوانە کە زۆر شانازی پێواکەین مەلا عەبدوڵای تووتنچیە کە بە موفتی پێنجوێنی مەشهورە لە دنیا ئەمە لەگەڵ پێنجوێنە موفتی و پێنجوێن دوانەیەکی لێکدانە بڕاون عاشقی پێنجوێن بووە ئەگەرچی عاشقێکی نەتەوەییە بۆیە زۆر جار لە شیعرەکانیا باسیەکە بۆ نمونە لە کاتی ساڵی 1946 کە بوومە لەرزەئیدا لە پێنجوێن موفتی پێنجوێن ئەلاوێنێتەوە ئەڵێ داخەکەم پێنجوێن کەوا ئەمڕۆ لە تۆ دوور و گیاین تۆ بەهەشت و ئێمە وەک ئادەم لە ناو تا دەرکراین پێنجوێن تەشبیهەکە بە بەهەشت چۆن حەزرەتی ئادەمی لێ دەرکراوە ئێمەش لە پێنجوێن بەهۆی بوومە لەرزەکەەوە کە هاتووینەتە دەرەوە دەرچوین یان جارێکی تر لە قەسیدەیەکی تریا هەر بۆ پێنجوێن ئەفەرمێ پێنجوێن بەبێت تۆ نزیکە مەرگم لوبنانشکێن بووی داخێ بە جەرگم تازە بوو کێبووی بەسەر چیاوە ئەهات نەسەیرت لەم لاو لەولاوە زۆرینەی ئەوانەی کە هاتوونەتە پێنجوێن مامۆستا شاکر فەتاح کە هاتووە بە پێنجوێن نامیلکەیەکی نووسیوە لەسەر گەشتی پێنجوێن بە جددی باسی دڵڕفێنی ناوچەی پێنجوێنەکات کاتێک کە جادەی پێنجوێن دروست کراوە شێخ سەلامی شاعیر کە لەگەڵ ئەو بەڵێندەر و ئەوانە بۆ کە هاتوون بۆ پێنجوێن شێخ سەلام هەر لەگەڵ شێخی نەمریش یا تەشریفی هێناوە بۆ پێنجوێن لە ملەکەوە بە پاچ و خاکەناز خەریکی ڕێگەکە بوون بۆیە هەر لەویا ئەوەی بۆ هاتووە کە وەسفی دەواازەی هاتنە ناو پێنجوێنەکە ئەفەرمێ ئەی ملەکەوە بۆچی داماوی بۆچی واکەوە و شین هەڵگەڕاوی بۆ ڕەنگی خاکی لە ڕوود براوە بۆچی سەوزەگیاد لێنە ڕواوە پاشان کە هاتوونەتە ناو پێنجوێن لە پێنجوێنە جێگیر بوون
دەیان کەسی تری وەک باخەوانی شاعر وەکو دڵتەڕی شاعر وەکو مامۆستا حەمەمی پێنجوێنی کە وەسفێکا بە شاری هەرمێ و هەنگوێنەکەم و عەلی پێنجوێنی و کاکە ژوان و زۆر کەسی تر کە عاشقی پێنجوێن نەبەست پێنجوێنی ئەمانە هەمووی لە قەسیدەکانیانە هەریەکە و بەیتی تایبەتی هەیە بۆ جوانی پێنجوێن و دڵگیری پێنجوێن. وا خۆیشم لە کۆتایی قەسیدەیەکا بۆ پێنجوێن وتومە باش بزانن بۆ دوژمن ژەهری مارم و بۆ کوردی شانەی هەنگوێنم من پێنجوێنم من شارەکەی بەفروخێنم. مجموعە زنجیرە چیای باشمانەیە لە قەزای پێنجوێنە کە سروشتی ناوچەی پێنجوێنی تەواو جوان کردووە و پێویستەکە بیان ناسێنین بە هاوڵاتیان و بە هاونیشتیمانانی ئەم کوردستان لە باکوورەوە لە پشتمانەوە ئەمە زنجیرە شاخی بانی خێڵانە دواتر شاخی زەنگێرە پشتیکانی میران و شاخی شێخ حەسەنمانەیە پشتی گوندی وریاوە و ئەچێتەوە بۆ شاخەکانی پشتی مێشەرۆ و هەتا سنووری ئێران لە سیاگوێزەوە ئەم شاخانە ئەکەوێتە باکوورمانەوە. لە ڕۆژهەڵاتەوە شاخی شێخ حەسەنمانەیە چیایی قەڵای کچێمانەیە کە هاوتەری بە بەشی ڕۆژهەڵاتی قەزای پێنجوێنە و زنجیرە شاخەکانی گامارۆمانەیە شاخەکانی کەنەسوورەمانەیە و شاخەکانی گۆخڵانمانەیە لەو زنجیرە چیاوەمە لە ڕۆژهەڵاتەوە. لە بەشی باشوورەوە شاخی کانی شەوقەتمانەیە شاخی ملەکەوەمانەیە شاخی قایەمان هەیە لە گوندی کانیمانگا بەرامبەر گوندی بکانیمان کە شاخەکانی مجموعەیە شاخن ئەگەڕێتەوە تاکو و نزیکی گوندەکانی کانی سپیکە و ئەیبەسێتەوە بە شارە زوورەوە و لە ڕۆژ ئاواشەوە زنجیرە شاخی لەرێمان هەیە تالێرمان هەیە و لەم زنجیرە شاخانەوە درێژ بێتەوە تاکو و نزیکی شارباژێر ئەم زنجیرە شاخانە بە زنجیرە شاخی قەزای پێنجوێن ناسراون و هەر یەکە و ناوی تایبەتمەندی خۆی هەیە بەڵام بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان هەنێک لەم شاخانە ئەبێ ئاگدار بن لەبەرەوەی بەبوونەی شەڕی نەگریسی ئێران عێراقەوە لە ساڵەکانی هەشتاکانە هەندێکیان مینڕێژن تکا لە هاوڕێ و دۆستانی ژینگە و شاخەوانانەکەین خۆیانیان لێ بپارێزن یاخود بەڕێبەری کەسانی شارەزا سەردانی ئەم چیانە بکەن. لەم زنجیرە چیانەی کە ئاماژەمان پێیا لە سنووری قەزای پێنجوێنە بەرزترین لووتکەیان لووتکەی چیای گامارۆیە کە لە بینی ڕۆژهەڵات و باشوورایە ئەڕوانێ بەسەر شارە کوردیەکانی بۆکان و مەریوان و بانە و سەقزە و لەم دویشەوە بەسەر قەزای پێنجوێن و ناحیەی گەرمکە و ئەیسێژ ئەم سنوورە کە تێیداین سنووری گوندی قزەڵجێ و ئەمەش قەڵای مێژووی قزەڵجەیە بۆ معلوماتی بەڕێسە. درەختی ئەم ناوچەیە داری ئەم ناوچەیە چەند جۆرێکی زۆر ڕێکوپێکی تایە یەکێک لەوانە کە داربەڕووە بەشی زۆری چۆن لە مناڵی ئامان و داربەڕوو تونند و تۆڵە ڕێگی لە ناخی خۆڵە قەتپاڵی چیاکانی داپۆشیوە لەگەڵ داربەڕووە داری مازوو جۆرە دارێکی تر هەیە پێوترێ وێوڵ و دارێکی تر هەیە ئێمە پێڵێن کێکف کێکوو کامە زۆر پتەوە و هەندێک جار کێفیلە هەرمێ کێویلە هەیە لە بینیا بەڵاڵوک یەکێکە لەو درەختانی کە لە ناوچەکە هەیە و دارەبەن داری قەزوان کە ئێستا بنێشتی لێ بەرهەمە هێنرێ و ئائیستەی دیشن لەمە دووە مەوسمی ئەوەیە کە بۆڵە قەزوانە سەوزەکان کە بۆ ناودۆ بەکارە هێنرێت و لە باخەکانیشا بە دەستکردی مرۆڤیش زۆر دار و درەخت هەیە کە بەکارهێنن جگە لە دارە مزرەمەنیەکان و میوەکان جۆرێک لە هەرمێکە پێنجوێن پێوەی بەناوبانگە و درەختی چنار و بی کە ساڵانی پێشوو بۆ خانوبەرەوە بۆ هەندێک پیشەسازی بەکارهێنرا. ڕووپۆشی ڕووەکی لە ناوچەکە لە وەرگایەکی سروشتی زۆر فراوانی دروست کردووە لە ناو ئەم ڕووەکانە مێژوەرد و قومام و ئەو نەوعە ڕووەکانەی ترکە هەمانە هەندێک ڕووەکی دەرمانیمان هەیە کە لە ناوچەکە چێ گوڵەبەی بوون چێ گەزنە چێ ئەو ڕووەکانەی تریکە لە پێکاتە دەرمانیەکانە بەکارە هێنرێن هەروەها ڕووەکی خۆراکیمان هەیە
لە کنگر و لە گیلاخە و لە گۆزروان و لە پێکاتەکانی تریکە لە ناوچەکە هەیە و هەندێک ڕوەکمان هەیە ئێستا کە خۆمان مەسەرەن تازەکی هێنراوەتە ناوچەکەوە ئەو تووفەرەنی و هەندێک پێکاتەی ترکە لە ناوچەکە ئەڕوێنرێت و پێنجوێن وەکو دەستکاری جوتیارەکانیش ناوبانێکی تایبەتی هەیە لە شووتی و تەماتە بڕکەی شووتی یەکێکە لەو ڕووەکانی کە لە پێنجوێنە خزمەتێکی باشەکرێت و بەروبوومەکی باشی هەیە لەگەڵ سەرجەم سەوزەکانی تر. ئەم ڕووەکانە خۆراکێکی زۆر گرنگیان دروست کردووە چ بۆ مرۆڤەکان چ بۆ ئەو ئاژەڵانەی کە لە ناوچەکە پەروەردە ئەکرێن بە تایبەتی پێنجوێن ساڵانی زوو ناوبانێکی تایبەتی هەبوو لە پەروەردەکردنی ئاژەڵی بزن و مەڕە بە تایبەتی بزن کە گەڵای ئەم مازوار و ئەوە کۆ ئەکرێتەوە لە بینی دارەکانە دانرێ و زستان بەکارەهێنرێ جگەلەوەی کە زۆرینەی پیشەسازیەکانمان کە پێشتر بەکارهێنراوە لە دارستانی ئەم ناوچەیە بەکارهێنراوە هێرق و هۆکانی جووتکردن لە دارستانی ئەم ناوچەیە خۆیان دروستیان کردووە لە ناو بینای خانوەکانە ئەم دارانە بەکارهێنران داری چنار و هەنێک لەم سەختە دارە ڕێکانە بۆ سەربانی خانوەکان بۆ دارەڕا پێڵین دارەڕا و هەندێکیان لە دیوارەکانە بۆ بەستنەوەی دیوارەکان ئەوەی کە دیوارەکانی ئەبەستەوە بە تەشوێ چوارپاڵوو ئەکرا و جوان وەکو سێری ئەم ڕووەکانە هەندێک ڕووەکیان تایە لە ڕووەکە خۆراکیەکان هەم ئیسیفادەی دەرمانیان هەیە هەم ئیسیفادەی خۆراکیان هەیە بە نمونە لە چەمیشلێر ڕێواسمان هەیە و قارچکی کەمامان هەیە و گیایەکمان هەیە کە پێڵین کاشمە و گیایەکی ترکە پێڵین گیادۆخەوە ئەمانە هەمووی بەشێکن لەو خۆراکانی کە بەکارەهێنرێن لەلایەن خەڵکی ناوچەکەوە و ئێستا حالیان هەندێکیشی لێ ئەکرێتە دەرەوەی پێنجێن ئەبرێتە دەرەوەی پێنجێن جگەلەوە لە پاییز و لە بەهارانە لە کاتی هەورە گرمەکانە بڕێک قارچکی زۆر جوان لە دەوروبەری پێنجێن هەڵە تۆقێت کە ئەمە خواردنێکی سەرەکیە کە خەڵک بە دوایە ئەگەڕێ و تامەزرۆیەتی. یەکێک لە دیاردە سروشتیە زۆر جوانەکانی ئەم شوێنە سەرچاوەی بلکیان کە ئاوێکی سازگار هەڵەقوڵێ بووە بە ئاوی پاراوکردن بۆ ژینگەیەک بە دەوریا یەکێک لەوانە ئەم درەختانەی کە لە باخی بلکیانە هەیە ئەم گوێزە لە دێر زەمانەوەیە لە باپیرە گەورەی ئێمەوە پێچێت تەمەنی لە 120 ساڵ بۆ 150 ساڵێک ببێت بەداخەوە وەختێک کە دوژمنان ئەیانەوێت دەستکاری وڵات بکەن ئەیانەوێت وڵاتەکەمان داگیر بکەن ژینگەکەشمان لێ تێگەن ئەم موشک بوونە یەکێکە لەو ئاسەوارانەی کە لە کاتی هاتنی سوپای بەعسی ئەو کاتە توێکڵی دارە گوێزەکانیان لێ کردەوە ئەیان برد لای خۆیان ئەی کوتن تێکەڵی خەنەیەکەن توێکەڵی وسمەیەکەن بۆ هەرچیەک بەکارێنن بەڵام گرنگ ئەوەیە لای ئێمە دارەکەیان ئاوا پەک خستووە کە بەداخەوە دوای بەجێهێشتنی پێنجوێنیش لە شەڕی عێراق ئێرانە ئەم دارە زەرەری بەرکەوتووە بەوەی کە نیوەی تیاچووە هەمیشە داگیرکەران زیاد لەوەی کە ئەیانەوێ شوێنێک داگیر بکەن دانیشتوانەکەی تووشی قات و قوڕی و کشتن بکەن تەنانەت سروشتەکەش لە دەستیان سەلامەت نابێت ئەوە تا کانیاوەکان کوێرەکەنەوە درەختەکانە بڕێن درەختەکان ئەسووتێنن ئەبنەهۆی ئەوەی کە ژینگەکە بە تەواوی تێک بچێت لە ڕووی سروشتیەوە. سەبارەت بە سەرچاوە ئاوەکانی قەزای پێنجوێن قەزای پێنجوێن بەوەی هەڵکەوتەی جوگرافیەکەیەوە چەندین کانیاوی هەیە و گوندەکان هەر گوندەیەک چەندین کانیاوی تیاوە کانیاوەکانمانەیە بۆ نوێکانی حیاتمانەیە کانیەکانی میلیسێمانەیە کانی گەورەمانەیە کانی باخچەمانەیە یعنی هەموو گوندێک چەند کانیەکی تایبەتی و ناوی تایبەتی خۆیان هەیە و لەگەڵ ئەمە ئەم کانیاوانە ئەڕژێنە نێوان دۆڵەکانەوە لەگەڵ ئاوی باراناوە و بەفراوە چەمی بچووک پێکدێن و ئەم چەمە بچووکانە ئەڕژێنە نێوان
ڕووبارەکانەوە چەندین ڕووبار پێک دێن و بەگشتی 4 ڕووباری سەرەکیمان هەیە لە قەزای پێنجۆنە ڕووباری چەمی ڕەشان و بزانمان هەیە لە ناحین ئەڵپارێزۆ کە داغڵە بێت بەرەو شار باژێر و لێەوە لەگەڵ لە نزیکی قەزای چوارتا یەک ئەگرێتەوە ئەڕژێتە نێو دەریاچەی دوکانەوە پاشان دێنە نێو قەزای پێنجۆن چەمی گەورەمانەیە کە ئەم چەمەیە وەگەی بینن گەورەترین چەمی ناوچەکەیە کە لە ڕۆژهەڵاتەوە داغڵی ناو قەزای پێنجۆن ئەبێت لە ئاوی زرێبارەوە و داغڵە بێت لەگەڵ چەندین کانیاوی ترا ئەم چەمە ئەڕژێت بە مەسافەی چەندین کیلۆمەتر تاکو دەڕژێتە نێو دەریاچەی دوکانەوە ئەمیش بە هەمان شێوە لە دەوری گوندەکانی ڕەنگێنە و شەخەڵمالێنە لەگەڵ 2 چەمی ترا و ڕووبارەکانە یەک دەگرن و پاشان چەمی سوورا و سەرسوراومان هەیە ئەویش بە هەمان شێوە لە بەفراوەکانی من چەمی شلێرەوە دێنە خوارەوە ئاوی سەرچاوی سروشتین و کانیا و بەفراون بە هەمان شێوە دێنە خوارەوە لەگەڵ چەمی ڕەشیدا لە سنووری سەیرانگەی گۆڵێ یەک دەگرن و دەچێتە خوارەوە ئەویش بە هەمان شێوە ئەڕژێتە نێو دەریاچەی دوکانەوە. ئەو ژینگەی پێنجوێن ژینگەیەکی لەبارە بۆ ئاژەڵە کێویەکانیش بە تایبەتی لووتکەی چیابەرزەکانی باکوور شوێنێکە کە لە زستانە بە زۆری ورچ ڕووی تێیەکا و هەندێک جار بینراوە گوندێکمان هەیە لە چەمی شرێر هەر گوندەکە پێڵێن کونە و شەک گیانەوەرێکە لە فەسیلی پشیلەکانە لە خێزانی پشیلەیەکان گەورەیە بەڵام کلکی کورتە قیژەیەکی زۆر تایبەتی پێوەیە هەنێک کەس ئەگەر بیبینێ و نەشارەزا بێ وازانە لە جەماعەتی پڵنگە پێڵێن و شەک جگەلەوە بەراز بە ڕادەیەکی زۆر هەیە لە ناوچەکە جگەلەوە سمۆرەیەکە کە لەو گیانەوەرانی کە زۆر گرنگی هەیە بۆ ژینگە چونکە زۆر جار بەڕوو گوێز و هەندێک بەرووبوومە گوێزنەوە و لە شوێنێکی تردایەنێن لە بیریەچێ و ئەبێتە هۆی ڕواندنی ئەو گوێزەیان ئەو بەڕووە کەروێشتی کێویمان هەیە بە ڕادەیەک بەداخەوە ئەم ساڵانەی پێشوو ئەو ئاگرکەوتنەوانی کە لە دارستانەکان بوون زۆر زیانیان لێداوە لە باڵندەکانە کەوی جۆرێک کەوی زۆر جوانمان هەیە گیانەوەرێکی تایبەتمان هەیە پێڵین زەردیوەلی زەردێکە خوێندنێکی زۆر خۆش خوێنێت و ئێستا هەندێکیان بەداخەوە بەهۆی ئەو تەقەمەنی شتانی کە لە ناوچەکەوە بووە و دەنووکیان لێداوە هەنگ جاران لەم دارستانەی دەوری پێنجێنە هەنگێکە بوو لەو گیانەوەرە سروشتیانەی کە بە سروشتی هەبوو لە ناوچەکە هەندێک جۆری هەڵۆ و واشە هەیە لە ناوچەکە بە تایبەتی لە گوندە دوورە دەستەکان و لە لووتکەی شاخەکانە چکە زۆری بە دوای بەرزیەکانە ئەگەڕێ هەندێک جۆری باڵندەی تر هەیە لە هەڵۆکان بچووکترە ئێمە پێڵێن مشکگرا قشقەڕە و قژاگە و کۆمەڵێک گیانەوەری تر هەیە گا کۆترمان هەیە کە کۆترێکی زۆر تایبەتە ئومێ دەکەین کە خەڵک گیانەوەرە سروشتیەکان بپارێزێ بۆ ئەوەی کە ژینگەکەمان سەلامەت بێت. لەگەڵ ئەوەی پێنجۆن چەندین شوێنی ناوچەی گەشتیاری و سەرنجڕاکێشەیە سەیرانکەرێکی لە ناوەڕاست و باشووری عێراق و تەواوی هەرێمی کوردستانەوە بەلای خۆیان ڕاکێشاوە و سەردانی دەکەن یعنی سەرنج بدە ئەو گەشتیارانە ئەو پاژما ئەو خۆراک و پێداویستیانە کە لەگەڵ خۆیانە دەیەنە ناو سەیرانگا و شوێنە گەشتیارەکانەوە هەر لەگەڵ خۆیان ئەگەر بیکەنە ناو عەلاگەوە و بیخەنۆقنی سیارەکانیان و بیبەن لە شوێنی تایبەت بە زبڵ و خاشاکات دایبنێنەوە دڵنیا بن سروشتی پێنجۆن تەواو جوانتر و پاکشترە بێ تەواو سەرنجڕاکێشترە بێت لەگەڵ ئەوەی کە چێژ لەم دیمەنە سروشتیا ئەبینینێ هەموو ئەو گەشتیار و سەردانیکەرانەی بۆ ناوچە گەشتیاریەکانە یعنی سروشتێکی زۆر جوانی هەیە چێژێکی تایبەتی هەیە لە هەمان کاتیشا پێویستی بەوەیە کە ئێمە چەنە چێژ لە سروشتەکە وەرەگرین ئەوەندەش بیپارێزین پابندین بە پاراستنی سروشتەکەەوە و ئەو پێداویستی و پاژما شتانی کە لەگەڵ خۆمانە دەیەنین لەگەڵ خۆمانە بیگەڕینەوە دوو عەلاگە سێ عەلاگەی تایبەت بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و زبڵ لەگەڵ خۆمانە بێنین هەر گەشتیارێک لە لای خۆیەوە پابند بێ بەم ڕێنمایی و ڕێسایانەوە دڵنیا بن شوێنە گەشتیارەکان زیاتر سەرنجی گەشتیاران ڕادەکێشن و سەردانیکەران زیاترە بێ بۆ ناوچە گەشتیاریەکان.
پێنجێن کە خاوەنی ئەو ژینگە جوانەیە بەداخەوە هەندێک کێشە ڕووی تێیەکە یەکێک لەو کێشانە و لە پێشیانەوە بریتە لە سووتانی دارستانەکان هەنێ جار ئەم ئاگرکەوتنەوەیە بەهۆی بەجێهێشتنی هەندێک پارچە شوشە و ئەو پێکهاتانەیە کە وەکو چڕکەرەوە لە بەر خۆرەکە دەورە بینێت بۆ ئاگرکەوتنەوە هەنێ جار بەداخەوە کەمتەرخەمی هەندێک کەسی خۆمان هەندێک شوان و ئەو کەسانی کە هاتوچۆکەن یاخود هەندێک جار کەمتەرخەمی گەشتیارەکان زۆر جار تەقینەوەی ئەو مینانەیش ئاگرە خاتەوە لە ناوچەکانە. یەکێکی تر لە کێشە ژینگەیەکانمان ئەوەیە کە بەداخەوە هەندێک خەڵک بۆ فراوانکردنی ڕووبەری چێنراوی کشت و کاڵی درەختەکانە بڕنەوە و شوێنەکە یەکەن بە زەوی کشت و کاڵی ئەو بەردانەی کە لە قەتپاڵی شاخەکان لە ناو دارستانە چڕەکانە دەرهێنانیان بە شێوەیەکی نابەرپرسیارانە بۆتە کێشە بۆ دارستانەکان کە لە داهاتووە زیانی گەورە لە دارستانەکانەدا و هەم دیمەنی سروشتی ناوچەکەش ناشرینەکە. یەکێکی تر لە کێشە گەورەکانی کە لە ژینگەی پێنجوێنە هەیە کەم هوشیاری لە بەکارهێنانی ماددە قڕکەرە کشت و کاڵیەکان و چۆنیەتی بەکارهێنانی زەویەکان کە بەداخەوە بەهۆی بەکارهێنانی نایلۆن و نەوار و هەڵنەگرتنەوەی ئەوانەوەکو پێویست لەوانەیە لە 6 ساڵی داهاتوو 10 ساڵی داهاتووە زۆر لە زەویەکانی دەوروبەری پێنجوێن خەسار ببن و ئەو پارچە نایلۆنانە تیانە وا بکات کە ئیتر ئیشی تیان نەکرێت. یەکێک لەو سامانانەی کە تیا چووە لە ناوچەکە و کەم بۆتەوە بریتە لە سامانی هەنگ کە پێشتر ناودارستانەکان لە ڕووی سروشتیەوە پڕ بوو لە هەنگی سروشتی. یەکێکی تر لە کێشەکان نەشارەزاییە لە دەستکاریکردنی ئەو گژوگیانەی کە لە ناوچەکە هەیە. چنینەوە و کۆکردنەوەی ئەو گیانە بەداخەوە بە شێوازێکی هەڵکەندن بە ڕێگەوە دەرهێنان وای کردووە کە لە چەند ساڵی داهاتووە هەندێک لەو گیانە لە ڕێواس و کاشمە و گیادۆخەوا و هەندێک گیای کێویلە ئەوان لێ هاتووە کە ئیتر تووشی قڕبوون و تووشی ئەوا بن کە نەتوانن بڕوێنەوە و لە ناوچەکە کۆتاییان پێبێت. بۆیە ئومێ دەکەین ئەم ڕێکخراوەکان دەیان ڕێکخراوی چالاکمان هەیە وەکو ڕێکخراوی ملەکەوە و ڕێکخراوەکانی تری ژینگە دۆست و خەڵکیش خۆی هوشیارانە مامەڵە لەگەڵ سروشتا بکات. بۆ پارێزگاریکردن لە سروشتی قەزای پێنجوێن و ژینگەکەی پێویستە حکوومەت بێتە سەر خەت بەجددی کات لەسەرەوە بکات کە ڕێنمایی بدا هەم بە گەشتیاران بە هاوڵاتیان بە فەلاحان بە جوتیاران بەو کەسانەی کە لە قەزای پێنجوێنە کار دەکەن بۆ ئەوەی هەم ئەو گەشتیارانەی کە ڕوو لە سروشتی پێنجوێنەکەن ڕێنمایی تەواو بدرێت لەلایەن حکوومەتەوە ڕێکخراوەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە کە سروشتی پێنجوێن بپارێزن هەم لە ئاگر هەم لە بڕینی دارەکان و هەم لەو بەکارهێنانی مادە قڕکەرانەی کە بەکاردێ فەلاحەکان بەکاریان دێنن یاخود ئەو زەویانەی کە پوش و پاوانن ئێستەکانە جوتیاران بە تراکتۆر دەریان دێن و دەیانکێڵن و دەیکەن بە زەوی فەلاحی. یعنی گرنگە ئەمانە کاری لەسەر بکرێت بۆ ئەوەی سروشتی پێنجوێن تێک نەچێ پارێزبەندێکی تایبەت بۆ ئەم سروشتە بمێنێتەوە وەکو خۆی. بەڕاستی ئەگەر سەرنجبەری پێنجوێن سەرنجبەری سێ بۆ نمونە ئێرا شوێنەکە کێڵدراوە ئەمە شوێنێکی پاوەنیە شوێنێکی کشتتوکاڵی نییە کراوە بە کشتتوکاڵ بۆ سروشتەکەی تێک ئەچێت سروشتەکەی لە چەند ساڵی ئایندیا لەوە ئەچێت بە بۆنەی فەلاحەتەوە بەشێکی زۆر لە چیاکانیش بکێڵدرێت سروشتی تێک ئەچێت ئەو کاتە سروشتی پێنجوێن بەڕاستی ئەو تاموچێژ و بینەری ئێستەی نابێت کە بووە یاخود چەندین کێشەی ترمانەیە بە بۆنەی لەدانی بیرەوە بیرەکان ئەوەندە لێ نەدرێت بۆ ئەوەی کال لەسەر ئاوی سەر زەوی ژێرزەوی نەکا بۆ وشکبوونی دارەکان. لێرەوە پەیامێکی تایبەتم بۆ هاوڕێ و خۆشەویستانی شاخەوانی مێ لە تەواوی کۆمەڵە و ڕێکخراو و گروپە شاخەوانەکان کاتێ سەردانی ناوچە شاخاویەکانەکەن سروشتەکەن بەو پەڕی بەرپرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ ژینگە و سروشتا بکەن و ئاگیان لە تیمەکانیان بێت لە سووتان و ئاگرکردنەوە و سەردانەکانیان بێت بۆ ئەوەی سروش لە دەستی ئەوانەوە سروش تووشی زیان نەبێ و پێکەوە هەموو شاخەوانان و گوندنشینان و گوندنشینەکان پێکەوە بتوانین دەست لە ناو دەست هەمومان سروشتیش کوردستان بپارێزین.